چۆنە؟ ئەفەرین! سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چەپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چەپڵەیە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە هەماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ باشن؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەی عەزیزە هاتووم بۆ ئەم شوێنە جوانە ئەمانەوێت لەگەڵ ئێوەیە بەرنامەیەکی زۆر جوان تۆمارکەین ئادی پێم بڵێن ئێرە کوێیە؟ ئافەرین باشە قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین ئافەرین باشە مناڵە جوانەکان پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بگەڕمەوە؟ زۆر باش کەواتە ئێستا چیرۆکێکتان بۆ گەڕمەوە دواتریش هەندێک پرسیارتان لێکەم لەسەر شارۆچکەی دووکان هەروەها لەسەر ئەو چیرۆکەی کە بۆتانە گەڕمەوە باشە؟ ئامادەن؟ ڕۆژێک کوڕێکە بوو ناوی محەممەد لە قوتابخانە گەڕایەوە و جلوبەرگی قوتابخانەی گۆڕی جلەکانی ماڵەوەی پۆشی و دەست و دەم و چاوی پاکشۆ دواتر خۆی بۆ چێشخانە بۆ خواردنی نانی نیوەڕۆ لەبەر دەمی چێشخانەکەیە ڕێیانی خوشکی بین کە لەبەر دەمی دایکە وەستاو دایکی بلوانکە ئاڵتونیەکەی بۆ کردە ملی محەممەد ڕۆیشتە سەر خوانەکە و سڵاوی لە باوکی کرد و دەستی بە ناخواردن کرد بەدەم ناخواردنەوە پرسی بابا ئەمڕۆ مامۆساکەمان ئەیوت ئێمە خاوەنی سەروەتێکی زۆری ئاڵتونی سپی باشە ئاڵتونی زەرد و سپیەیە؟ باوکیشی پێیوت بەڵێ کوڕی شیرینە هەر زەرد و سپینە بەڵکو ئاڵتونی ڕەشیشمانەیە محەممەد وتی چۆن بابەجان خۆ دایکم و ڕێیان تەنیا ئاڵتونی زەردیان هەیە باوکی وتی نا کاکە محەممەد ئێمە هەر سێ جۆرەکەیمان هەیە سپی ڕەش زەرد دوای ناخواردن هەموویە بۆ باسەکەم باش ناخواردن چوونە ژووری دانیشتن و باوکی گوتی کوڕی خۆم ئاڵتونی سپی ئەوەیە کە ئەیپۆشین و لەبەریەکەی بەلۆکەیە بەلۆکا وترێ ئاڵتونی سپی کە جوتیارەکانمان بەرهەمێنن پاشان بەرهەمەکەی کووەکەنەوە دواتریش چی لێکەن ئەیفرۆشت و لە کارگەکان ئاکرێ بە جلوبەرگ هەرچەنە ئێمە کارگەی دروستکردنی جلوبەرگمان نییە بۆ هیواین لە ئایندەیە ئەو کارگەیەش لە شارەکەمان بکرێتەوە ئەوەش سەرمایە ئاڵتونیە سپێکەمانە کە لەو سەرمایەیە جوانترین جلوبەرگ دروستەکەی کە بەشی زۆری لۆکەی وڵاتەکەمان هەناردەی دەرەواکرێ بۆ هۆیەوە پارەیەکی باشمان دەسەکەوێت بەڵام لە شێوەیە ئاڵتون نییە بەڵکو بە نرخ و بەهایە وەکو ئاڵتون ئاڵتونی ڕەشیش
ئەو نەوتەیە کە لە وڵاتەکەمانە هەیە. وڵاتەکەی ئێمە خاوەنی چەندین کێڵگەی نەوتیە. لەو نەوتە خامە هەموو شتێک وەکو بۆری پلاستیک، قوماش، نایلۆن، ئاوریشمی پیشەسازی، چەرمی پیشەسازی، هەروەها جۆرەها دەرمان و چەندین شتی تری لێ دروستەکرێ. ئەمە جگە لە نەوت و بەنزین و گاز و جۆرەکانیان کە لە هەمویان سەرچاوەیان ئەو نەوتە خامەیە کە لە وڵاتەکەمانە هەیە. دواتریش وتی کوڕی شیرینم، ئێستا ئەزانی بۆچی هەریەکە لەوانە پێی ئەوترێ ئاڵتون؟ محەممەد وتی بەڵێ بابێکجان، چونکە سەرچاوەیەکی گەورەن بۆ داهاتی وڵاتەکەمان، هەروەها مادەیەکی خامن، زۆر شتیان لێ دروستەکرێ، لە لۆکە جۆرەها قوماش و جلوبەرگ دروستەکرێ. نەوتی خامیش لە جۆرەها پیشەسازیە بەکارەهێنرێ. دایکی محەممەد کە گوێی بۆ وتوێژی نێوان هاوسەر و کوڕەکەی گرتبووتی ئافرین کاکە محەممەد، تۆ مناڵێکی زیرەکی بە خێرایی لە شتەکان تێگەی. چیرۆکەکە چۆن بوو بەلاتانەوە؟ ئافرین. ئێستا ئامادەن پێمەلاتان پرسیارتان لێ بکەم لەسەر چیرۆکەکە هەروەها لەسەر شوێنەکەتان؟ زۆر باشە. با بچمە لای کێ هەناسە چۆنی؟ باشی؟ هەناسە لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ. ئافرین هەر بشی. هەناسە؟ بەڵێ. باشە. لۆکە چی لێ دروستەکرێ بزان مەزانی؟ جل. ئافرین جلوبەرگی لێ دروستەکرێ، لە چی تریشا بەکارهێنرێ بزان مەزانی؟ لە نەخۆشخانەکانە نەوبینیوە کێکێک برینارە بێ بە لۆکە چارەسەری بۆکەن خوێنەکەی بۆ سڕن، یان کاتێک کە دەرزی لە خۆمانەین پزیشکە بەڕێزەکە بە لۆکە شوێنەکەمان تەداویەکە وایە؟ ئافرین هەناسە ئەزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ. دەی لە سەرەتای ساڵە براکانم، خوشکەکان، هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە، پشووی هاوین بڕایەوە. جانۆرەی جای قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە، ڕێگای خوێندن دەگرینەوە. ئافرین هەر بشیت ئەد یەک تۆ بڵێ قایمی بۆ لێبان. مەلیسا چۆنی؟ باشی؟ ئافرین مەلیسا بچووکترین مناڵانی ناو ئەم مناڵە ئازیزانێ وایە؟ مەلیسا تۆ نەچوویتەتە قوتابخانە؟ نا. ئەی حەزەکەی بچی؟ حەزت لە قوتابخانەیە؟ ئافرین کەواتە ئەبێ خواردنی باش بخۆی، میوەی بەسوود بخۆی بۆ ئەوەی تۆشۆ بۆ هاوڕێکانت زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە، باشە؟ ئافرین. مەلیسا تۆ گۆرانی وشتە زانی؟ ئەتی گۆرانێکم بۆ بڵێ؟ بە بچکۆلا زانی؟ نا. من بۆ بڵێ بە بچکۆلا؟ بەبا بچکۆلا مەگری بەرخۆلا دایا دەستی گیراوە، منی لای تۆ داناوە، منی شەرچە مناڵم خەریکی ئیشی ماڵم. خۆش بوو؟ کەسە بڵێکم بۆ لێبە. ئافرین. هەنی هیوا چۆنی؟ باشی؟ هەنی تۆزە دەنگە بەرزکەرەوە بای جۆم لێو بێت دووری جۆم باش لێو نییە باشە؟ هەنی؟ لە پۆلی چەنی؟ لە پۆلی دوو؟ ئەی ئافرین هەر بژی. هەنی حەزت لە قوتابخانەیە؟ باشە. لە چوانەیەکە زۆر باشی؟ بیرکاری. لە بیرکاری؟ باشە پرسیارێکی لێ بکەم. ئەگەر من دوو سێوە بەمێ خۆشە سێوێکی پێبێ ئەکاتە چەند سێو؟ سێو. ئەی ئافرین ئەتی یەک چەپڕێک قایم بووەنی. هەر بژی دەست خۆش. ئافرین. با بچینە لای ڕۆزی چۆنی؟ باشی؟ ئافرین. ڕۆزی لە پۆلی چەنی؟ لە پۆلی 4؟ ئافرین زۆر باش. ڕۆزی؟ چیرۆکەکە چۆن بوو بەلاتەوە؟ زۆر خۆش بوو. هیچ تێگەیشتی؟ ڕۆزی ئاڵتوونی ڕەش چییە؟ ئەتونی ڕەش؟ ئێستا باسمان کرد بریتیە لە نەوتی خام وایە؟ ئەی نەوتی خام چی لێ دروستەکرێ؟
جل ئافرین هەنێ جۆری جل و بەرگی لێ دروستەکرێ لە پیشەسازی بۆری لە پیشەسازی پلاستیکا بەکارەهێرێ وایە؟ بەڵێ نەوت و بانزینۆمانە شەر لە خامی نەوت دروستەکرێ وایە؟ بەڵێ ئافرین ڕۆزی ێزای گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ. دەی ئەچم بۆ دووکان سەوز و میوەی جوان کامیان خۆشەوە کامیان بەسوودە ئەی کەڕم شلیک 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 شلی خۆش ئێ ئەفەرین یەک چەپڕقالی بۆ لێ بە هەر بژی ئەفەرین ئانیا بەڵێ چۆنی؟ باشم باشی ئانیا خان بەڵێ ئانیا لە پۆلیچەنی؟ سێ لە پۆلیسێ ئەی ئافرین ئانیا ئانیا بەڵێ ئێمە لەکوێین ئەمڕۆ؟ لە دووکان دوکان ئافرین باشە ئاوی دوکان بۆچی و چی بەکارێ بزان مەزانی؟ بۆ 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 خواردنەوە بۆ خواردنەوە بۆ 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 کوشت و کاڵ بۆ مەلەکردن وایە؟ وایە ئاها باشە ئێمە ئەبێ ئاو بە فیڕۆبین ئەگەر ئیشمان بە ئاو نەبوو بەلوعەکەمان هەر ئاو بگرینەوە ئاوەکە لەبەری بڕوا نەخێر بۆچی؟ لەبەر ئەوەی ئەگەر ئێمە ئەو ئاوە سەرفکەین دواتر ئاومان نامێنێ ئەی ئافرین دواتر ئەومان نامێنێ لەبەر ئەوەی ئاو سەرچاوەیەکی گرنگی وڵات و مرۆڤایەتیە وایە؟ ئەی ئافرین ئانیا بەڵێ ئێزانی گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ دەی وەیدایە دانم 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 دێشێ زۆر خراپ نازانم بۆ وای لێ هات شیرینی و جبسم خواردە دەمە پڕ میکرۆب بووە من میکرۆبم چاوەکەم ددانەکانە کوور ئەەکەم کاتێ ئاخۆ شیرینی لادەم تا منە بینی وەیدایە دام تاو باشە من پێ بڵێم دانە بووای لێ هاتووە؟ چی؟ ئانیا بەڵێ پێ بڵێم دانە بووای لێ هاتووە؟ لەبەر ئەوەی کاتی ئێمە شیرینیە خۆین ددانەکانمان کوونە بێت ئافرین ئەی پێویستە دوای شیرینی جوانەکانمان جوان جوان ئافرین باشە پێویستە ئێمە دوای شیرینی خواردن چی بکەین؟ ددانەکانمان بشۆین ئافرین ئافرین دەست خۆش یەک چەپڵی خایمی بۆ لێبەر هێلن بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ لە پۆلیچەنی هێلن چوار لە پۆلی چوار ئافرین هەر بژی زۆر باشە هێلنجان هێلن بەڵێ باشە ئێرە ناوچەیەکی چییە؟ ئاوە ئافرین ناوچەیەکی ئاوە بەهۆی ئەو ئاوەوە ئەبێ بە ناوچەیەکی چی؟ گەشت و گوزار گەشت و گوزارە بێ بە ناوچەیەکی گەشتیاری وایە؟ بەڵێ باشە تۆ حەزەکەی ئەو گەشتیارانە یێنە ئێرە ناوچەکەتان بۆ پیسکەنەوە؟ نەخێر ئەی باشە چ داوایەکیان لێکەی؟ ئەڵێم ئەو ناوچەیە پیسمەکەن کاغەز لێ فڕێمەدنەوە دیاردێکی زۆر ناشرینە ئەی ئافرین ڕاستەکە ئەوە دیاردێکی زۆر ناشرینە پیسکردنی ناوچە گەشتیارەکان وایە؟ بەڵێ ئافرین هەلەنجان هەلەن بەڵێ تۆ گۆرانی شتەزانی؟ بەڵێ ئەدی شتێکمان بۆ بڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکی نوێنەی بەرز و دڵپاکی خامە و دفتار و کتێب هەستێ دەخەینە سەرسەر مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئەی ئافرین هەر بژی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر ئافرین کاکەیات چۆنی؟ باشم باشی؟ باشم یاد لە پۆلیچەنی؟ لە چوار پۆلی چوار ئافرین یاد باشە تۆ هاوڕێ و زۆرە؟ بەڵێ باشە کێ زۆر هاوڕێتە؟ نال ئارۆ یاریەکەن بەیەکەوە؟ بەڵێ حەزن لە چ جۆرە وەرزشێکە؟ دووگۆڵی دوو گۆڵی ئەی باشەمە لەوانیە زانی؟ بەڵێ کەواتە ئەگەر خەڵکی دووکانبی ئەبێ هەرمە لە بزانی بۆچی لەبەرەوەی ئاویان زۆرە وایە؟ باڵێ ئافری کاکەیات گۆرانی شتێکم بۆڵێ؟ بەڵێ دەی ئاو سەرچاوەی ژیانە پێویستی ئەکا ڕۆژانە ئاو سەرچاوەی ژیانە پێویستی ئەکا ڕۆژانە پاکی و ئاوادانیە لەش ساغیا جوانیە پاکی و ئاوادانیە لەش ساغیا جوانیە گشت ڕوەک و
گیانداران بە ئاوژین بەسەر دەبن گشت ڕووەک و گیانداران بە ئاوژین بەسەر دەبن بێ ئاوهیلاک و ماند و لەناو ئەچن خێراز و ئەو باخچەی بێ ئاوە وشکە و زەرد هەڵگەڕاوە حەیفا بیکەین بە فیڕۆ خەساری کەین بە بێهۆ ئاو ئاو سەرچاوەی ژیانە. ئافرین کاکەیات بەڵێ تۆ حەزت لە گۆرانی وشتی وایە؟ بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بە گۆرانی بێژێکی باش؟ بەڵێ ئێدە باشە کەواتە هەوڵ بە خۆ فێری میوزیک بکە بۆی لە داهاتووە بی بە گۆرانی بێژێک و میوزیسیانێکی باش باشە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر. کاکە محەممەد بەڵێ چۆنی؟ باشمەتێ باشی؟ لەخوازێر ئافری کاکە محەممەد کاکە محەممەد لە پۆلی چەندی؟ لە پۆلی پێنجم پۆلی پێنج هەر بژیت ئافری کاکە محەممەد بەڵێ لە قەزای دووکان کتێبخانەی لێیە؟ بەڵێ تۆ چی بۆ کتێب خوێندنەوە؟ جارێکە نا بەس کتێ چیرۆکە خوێنمەوانێ کتێبی چیرۆگە خوێنیتەوە؟ بەڵێ باشە زیاتر حەزت لە چ بابەتێکە لە چیرۆ؟ وڵا بابەتی پێخەمبەران چیتر؟ وڵا بەندەکانی ناو قورعان و ئەوانەم زۆر حەز لێ. ئافری زۆر باشە ئەوە هەمیشە گرنگی بە خوێندنەوە بە لەبەرەوەی ئاستی زانیاری و بەرز بێتەوە گرنگ نییە هەر بابەتێکە خوێنیتەوە بەڵام لە تەمەری توە لەبەرەوەی مناڵی ئەبێ ئەو بابەتانە بخوێنیتەوە کە لەگەڵ ئاستی تێگەیشتنی توە باشە؟ باش ئافری کاکە محەممەد کاکە محەممەد بەڵێ ئەی بۆ هۆنراوەیەکم بۆ ناڵی وڵا هۆندراوم لەبەر نییە ئەی چیم لەبەرە؟ بەسەرهاتێکم بەسەرە ئەدی زانا دیسۆن کتابێکی زۆر تەمبڵ و 5 ساڵ لە پۆلی یەکەوت دەرکرا لە مەکتەبەکە یەک نەنگشێ بوو بەخێوی دەکرد ڕۆژتەوانە بۆ لای نەنگی کەزانی دەرکراوە زۆر خەمبار بوو ڕۆژ بۆ مەکتەبەکە چوو بە مدیری وت تی بۆ دەرتان کردووەتی زۆر تەمبەڵ و یەکشن ناچێت بە مێشکیە بۆیە کە ڕۆژ نانێ ئەو قوتابی ڕێی بۆ نا ئەشکەوتی حسایەوە کە بینی دڵۆپا و لە سەفەکە دەکەوێتە خوارەوانێ ئەرزەکەی کولی کردووە بە دوای سەرچاوەکەی داگەڕە سەرچاوەکەی دۆزیەوە کاربای بەرهەمێنە سیارە و تایارە و داتاشۆ کۆمپیوتەرە ئەنەوە کارەبای کۆمپیوتەری کارەبایی لەلایەن ئەو زانایە دروستکرا زانا دیسۆن. ئەی ئافرین ئەوە زانیاریەکی زۆر باشە پێویستە مناڵان ئەوە هەمیشە گرنگی بە زانیاری بان بۆ ئەوەی مناڵانی تریش فێری ئەو زانست و زانیاریە بن و ئاسی زانیاری هەمووتان بەرز بێتەوە باشە؟ باشە ئافرین کاکە محەممەد بەڵێ باشە وتێ ئەدیسۆن چی و چی دایە ناوە؟ وڵا شتی کارەبایی ئافرین گڵۆپ ئەدیسۆن دایە ناوە وایە؟ بەڵێ ئافرین ئەو هیوایە بکە تۆش لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش ئەمە پێمانەڵێ گرنگ نییە مناڵان بە تایبەتی لە هەموو شتێکا باش بن هەیە لە خوێندنا باش نییە بەڵام بەهرەیەکی باشی هەیە لە شتێکی ترا وایە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ کاکە محەممەد. باناس چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشم باشی؟ باناس لە پۆلی چەندی؟ لە پۆلی دوو. ئافرین لە پۆلی دوو حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ باشە پار و پێران بەهۆی نەخۆشی کۆرۆناوە قوتابخانە نەبوو وایە؟ بەڵێ ئەی باشە ئەم ساڵ بۆی تووشی نەخۆشی نەبی ئەبێت چی بکەیت؟ ماسک ئافرین ئەبێ ماسێکی بەزی ئەبێ خۆمان لە یەکتری بە دوور بگرین بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبی وایە؟ بەڵێ ئافرین باناسکە باناس ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ دەی سمۆرێک هاوڕێمە لەناو پۆلیشتا پێمە زۆر وریایە و بچووکە خنجی لەو ئێسک سووکە پێمان ئەڵێ وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێک جوان فێرمان ئەکاپیتێ بەلاشە زۆر بچووکە خنجی لەو ئێسک سووکە سپاس بۆ تۆ هاوڕێکیان خۆشمان ئەوی وەک چاوە. ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبە هەر بژی دەست خۆش ئافرین دێنێ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ئافرین دێنێکیان دێنێ لە پۆلی چەنی؟ 6 لە پۆلی 6 بەڵێ ئەی ئافرین هەمیشاوە لەوانەکان تا باش بە هەوڵ بە بۆی قۆناغەکانی خوێندن بە باشی ببڕی دوایی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە؟ باش بێگومە ئافرین دێنێ؟ بەڵێ باشە لە قەزای دووکان خوێندنی بنەڕەتی
تا پۆلی چەندی تایە؟ تا 6 تا 6 بەڵێ باشە ئافری ئەی لێرە پەیمانگا زانکۆ ئەو شتانە هەیە؟ تەنها مەحەدی لێیە واتە پەیمانگای لێ وایە؟ بەڵێ ئافری زۆر باشە ئێکەواتە تۆ حەزەکەی کە لە پۆلی 6 دەرچووی واز لە قوتابخانە بێنی یان بچیتە زانکۆ پەیمانگا؟ چم بۆ زانکۆ پەیمانگا باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بە چی؟ دکتۆر دکتۆر؟ بەڵێ دکتۆری چی؟ ئام ئام بەڵێ هەر زۆر باشە ئافری خزمەتی شارۆچکەکەی خۆ بکە خزمەتی مناڵانی کوردستان بکە ئەو هیوایم لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش و پزیشکێکی بەتوانە باشە؟ باش ئافرین یەک چەم لێ قایم بۆ دێنێ خات هەر بژی دێنێ دەست ژینە چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ لە پۆلی چەندی ژینە؟ لە پۆلی چوارم لە پۆلی 4 ئافرین ژینە بەڵێ لە سەرەتای چیرۆکەکەیە باسمان کرد کە کاکە محەممەد لە ناو چیرۆکەکەیە لە قوتابخانەیەتەوە ماڵەوە چی ئەکا ئەبێ کە مناڵ لە قوتابخانە هاتەوە یەکسەر چی بکە؟ ئەبێ بچێتە ژووری خەوەکەی جانتاکەی لە شوێنێکدا بنێ و خۆی بگۆڕە جلی ماڵەوە لە بەرکەوت بچە بۆ متباخ بۆ سەر نانەکە بۆ هێنانی نیوەڕۆ بخوات ئەی ئەفەرین پڕابوو چیرۆکەکەی لەبەر کردووە ئەفەرین ژیناگیان ژینە بەڵێ بۆچی پێویستە ئێمە پۆشاکەکانی خۆمان بکەینەوە شوێنی خۆی لەبەر ئەوە گەر پۆشاکەکانمان هەریەکە و بەلایە کافڕێ بین ژوورەکەشمان پیسە بێ ئەم ژوورەکەشمان ناشرینە بێ ئەی ئافرین کەواتە ئێمە نابێ ژوورەکەمان تێک بێ نابێ بیاڵین پۆشاکەکانمان پیس بێ نابێ بیاڵین ژوور و شوێنی خەوتنەکەمان پیس بێ وایە؟ بەڵێ ئافرین ژیناگیان ژینە بەڵێ گۆرانی شتە زانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ بەڵام یەکەم جار پامێکم هەیە بۆ ئەو کەسانی کە ئەو بەفیڕۆزن ئەدی من ئەو گۆرانی ئەو سرودەی کە هێڵم لەسەر ئاوە بۆ ئەو کەسانی کە لە ئێستا ئەو بەفیڕۆدن باجان گوێ بگرن بۆ لەمە دو ئەو بەفیڕۆ نەدەن هەر بش فەر ئەو سەرچاوەی ژیانە پێویستی یەکە ڕۆژانە ئەو سەرچاوەی ژیانە پێویستی یەکە ڕۆژانە پاکی و ئاوادانیە لەش سەغیا جوانیە پاکی و ئاوادانیە لەش سەغیا جوانیە گشت ڕووەکو گیانداران بە ئاژین بەسەر دەبن گشت ڕووەکو گیانداران بە ئاژین بەسەر دەبن بێ ئاو هیلاک و ماندوم لەناو ئەچم خێرازوو بێ ئاو هیلاک و ماندوم لەناو ئەچم خێرازوو ئەو باخچەیەی بێ ئاوە وشکە و زەتەڵگەڕاوە ئەو باخچەیەی بێ ئاوە وشکە و زەتەڵگەڕاوە حەیفە بیکەین بە فیڕۆ خەساریکەین بەبێهۆ حەیفە بیکەین بە فیڕۆ خەساریکەین بەبێهۆ ئاو سەرچاوەی ژیانە ئافرین بەڕاستی ڕێنمایی زۆر جوانی تیا بوو بەو هیوایم مناڵانی کوردستان هەمووی گوێیان لێ بێت و سوود لەو هۆراوە جوانە وەرگرن باشە؟ ئافرین ژیناگیان یەکچەم لە قایمی بۆ لێبە هەر بژی لانی چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی 4 ئەی ئافرین هەر بژی لانی بەڵێ تۆ حەزەکەی ڕێژەی سەوزایی لە کوردستانە زۆر بێ؟ بەڵێ باشە لە قوتابخانەکەتانە ڕێژەی سەوزایی زۆرە؟ بەڵێ ئەی باشە ساڵانە تۆ نەمامەچێنی؟ بەڵێ بۆچی گرنگە ئێمە نەمام بچێنی؟ لەبەرەوەی ئەو ئەو هەوا پاکە بێ هەوا پاکە بێت ژینگەکەمان خۆشە بێ ژینگەکەمان زۆر خۆشتە بێت وەنیە؟ باڵێ ئافری ئەی تۆ لەگەڵ پاک و خاوێنیە چۆنی شت فڕی لەسەر شەقام و لە کۆڵانە؟ ئەمە ئامۆژگاری هەموو مناڵانی کوردستان بکەم کە لەناو ڕووبارەکان ناشت فڕێ نەدەن و بەردی تێنەکەن و کاتێک کە لە ماڵەوە هاتین بەرە قوتابخانە خودت بەرە هەر شوێنێکی تر ڕۆیشتین لە دەی خۆمانەوە ماسک و شت فڕێ نەدەین یاخود دەبە ئاوشت چونکە ژینگەکەمان زۆر ناشرین دەبێت و پامێکیشم هەیە بۆ ئەوەی مرۆڤ تەندروست بێت پێویستە جەستە و ژینگەی دەوروبرتی بپارێزێ ئەی ئافری
بەڵێ بۆ ژینگەیەکی جوان بەڵێ بۆ نیشتمانێکی پاک ئەی ئافرین ئەدیەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئای ئەحمەد بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ لە پۆلی چەنی ئایا 6 لە پۆلی 6 بەڵێ ئەی ئافرین زۆر باشە هەر بژی ئایا بەڵێ. تۆ لە وەرزی گەشت و سەیرانە لە دوکانە مێنیتەوە یانەچی بۆ شوێنە گەشتیارەکانی تریش ئەچم بۆ شوێنە گەشتارەکانی تریش و دوکانی ژەبم ئافرین باشە ئایا ئەم ئەوەی دوکان ئەبێ هەموو کەسێ مەلەیتیا بکە نەخێر بۆچی لە بەرەوەی لەوانەیە مەترسی لەسەر ژیانی هەبێت بە تایبەت لێوە زیستاندا ئافرین ڕاستەکەی کەواتە ئەبێ ئەگەر کەسێک مەلەوانەکەی باش بێ مەلەوانەکەی باش بێت و مەلە بزانێ ئەنجا پێویستە بێتە ناو ئاوە وایە بەڵێ. ئەگەر ئێستا من مەلە نەزانمەت لە خۆمەوە بێ بچمە و ئاوەوە نەخێر مەترسی لەسەر ژیانتە بێ ئافرین ڕاستەکە مەترسی لەسەر ژیانمان دروستە بێ بۆیە پێویستە مناڵان ئاگاداری خۆیان بن و کاتێکێن بۆ گەشت و سەیران نەچناون ناو ئاوەکەەوە وایە بەڵێ. هەر بژیت یەک چەپڵی قایم بۆ ئایا دەست خۆش زیا عەباس بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ یا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین لەگەڵوانەکانتا چۆنی لیا زۆر باشم زۆر باشی بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی ئەندازیار ئەندازیار ئافرین بۆچی حەزت لە ئەندازیاری چونکە ئیشێکی باشە و حەزەکەم شوێنەکان جوان بکەین بۆ خان و هینی شوقەشتی جوان دروست بکەین ئافرین زۆر زۆر باشە لیا گیان هەر بژی لیازانی گۆرانێکە بۆ بڵێ بەڵێ دەی تاقیکردنەوە ئەوە تاقیکردنەوە بۆ من هاتە پێشەوە پێویستە هەوڵ بدەین خۆمان زۆر ماندوو بکەین ئەوە تاقیکردنەوە بۆ من هاتە پێشەوە پێویستە هەوڵ بدەین خۆمان زۆر ماندوو بکەین هەتا تاجی سەرکەوتن باوڵ و کۆششکردن لە مامۆستا وەربگرین پێشاد و دڵخۆش ببین هەتا تاجی سەرکەوتن باوڵ و کۆششکردن لە مامۆستا وەربگرین پێشاد و دڵخۆش ببین قوتابی ئازا وشیار هەوڵی خۆی خستۆتە کار قوتابی ئازا وشیار هەوڵی خۆی خستۆتە کار زۆر حەز داکات دەربچێت تاجی بەرزی لەسەر بێت زۆر حەز داکات دەربچێت تاجی بەرزی لەسەر بێت ئەی ئافرین لەو گۆرانیە خۆشە ئەمە لەکوێوە فێربووی سەیری تەلەڤیزیۆنەکەی لە قوتابخانەکەمەوە فێر بوو مامۆسای میوزیکەکەتان فێری کردی بەڵێ هەر بژیت ئەدی یەک چەپڵی قایم بۆ مامۆسای میوزیکەکە هەر بژیت ئافرین دەست خۆش شێوە چۆنی باسی ئافرین شێوادی دەنگە بەرزکەرەوە چۆنی باش لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین شێوە گیان شێوە حەزت لە قوتابخانەیە بەڵێ تۆشتەوێ وەکو هاوڕێکانە بەردەوامی لە قوتابخانەیە نەتەوێ واز بین حەزم لێ بەشدار بۆچی پێویستە مناڵان واز لە قوتابخانە نێن و بەردەوام بن بۆ ئەوەی ئەگەر گەورە بووی ئەبی بە دکتۆر و مامۆستا ئافرین بۆ ئەوەی کە گەورە بووی لە داهاتووە خزمەت بە نیشتیمان بکەی ببین بە کەسێکی زۆر باش و دیار بۆ وڵاتەکەمان وایە ئافرین شێوە گۆرانیە زانی بەڵێ ئەدەی وێنە دەکەم وێنەی جوان وێنەی ئەستێرە و ئەسمان وێنەی قوتابخانەکەم وێنەی دەفتەر و قەڵەم وێنەی قوتابخانەکەم وێنەی جوان وێنەی ئەستێرە و ئەسمان وێنەی قوتابخانەکەم وێنەی دەفتەر و قەڵەم ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژیت دەست خۆش لانی یارام بەڵێ چۆنی باشم باشی باشم لە پۆلی چەنی پۆلی شەشم لە پۆلی 6 ئافرین هەر بژی
لانی بەڵێ باشە ئێمە ئەو شتانی کە لە چواردەورمانە هەن وەکو دەبەی پلاستیک و کورسی شکا و ئەو شتانە ئەبێ هەر ئاوا لێگەڕێین لەسەر شەقام و لە کۆڵانەکانە بن نەخێر ئەیە بێت چی لێ بکەین پێویستە فڕۆی بدەینە ناو تەرەگەی خۆڵەوە بۆی ژینگەکەمان پیس نەبێت ئافرین دواتریشە توانین لە شوێنێکا کۆی کەینەوە دووبارە بەکاری بێنینەوە لە ڕێ ڕیسایکلینەوە وایە ئەو کاتە وڵاتەکەشمان لە پیس و کۆخڵی ئەپارێزین دواتریش ئەو شتانە ئەتوانین سوودی لێ بینینەوە بە دووبارە بەکارێنانەوەی وایە ئافرین لانی تۆ گرنگی بە پاک و خاوێنی چۆن یەکەم جاردا ئەو کەسانەی کە دێن بۆ قەزای دوکان کە شوێنێکی گەشتیاریە کە دێن بۆ دەم ئاوەکە نابێت ئاوەکە پیسی شتەکان فرێدەنە ئاوەکە چونکە زۆر ناشرینە و زۆر پیس و ناشرین دەبێت ئەوە لە لای من زۆر ناشرینە ئافرین ئەی ئافرین لانی گیان هەر بشی یەک چەبڕێکانی بۆ لێبەر زۆر باشە لیازانە چۆنی باشە باشی ئافرین لیان لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار حەزەکە بچیتە پۆلی 5 و 6 باڵێ کەواتە بێ هەوڵ و کۆشش بکەیە بێوانەکانە بە باشی خوێنی باشە ئافرین لیازانی گۆرانێکم بۆ بڵێ دەی شعرێکت بۆڵێ باش قوتابی ژیر ئێمە قوتابی ژیری خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێڕ ناکەین وێنەی بەرز و جوڵپاکین خامۆ کتێب و دەفتەر هەر سەدەخەینە سەر سەر مامۆستا ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمە تر دەبێ بخوێنین نەزانم دەبین بێنین ئافرین یەک چەبڕێقانی بۆ لێبە هەر بژی دەست خۆش ئافرین ئایا ئیدریس بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئایا لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی 6 ئافرین ئایا بەڵێ کاچی بۆ قوتابخانە هاوکاری ئەو مناڵاناکی کە لە خۆ بچکۆلەترن بەڵێ چۆن چۆن یارمەتیان ئەدەم ناڵم شەڕیش بکەن شتێکیان پێویستبی بۆیانەکەم ئافرین ئەگەڵ لێشیان بکاتن بۆ قوتابخانە نێڵی هیچ مناڵێ بەسەر شەقامەکەی بڕوە باشە ئەبێ هەمومان بەسەر کوێ بڕۆین بەسەر جادەگانانە ڕۆین بەسەر ڕەسی فشتەکانە بڕۆین ئافرین بەسەر شۆستەکانە ڕۆین هەر بشی باشە ئایا بەڵێ ئەو دەنگە چییە؟ دەنگی بەلەمە بەلەم باشە بەلەم بۆچی بەکاریە بۆ ڕۆیشتن لە ناو ئاوە بۆ خۆشیکردن و ئافرین کەواتە خەڵک لێرە بۆ بەسەربردننی کاتێکی خۆشت سوود لە بەلەمەکە ببینێن وایە؟ بەڵێ باشە کەواتە نابێ مناڵان کە سواری بەلەمە بن هەستنە سەر پێویستە نەخێر نابێ بە عقلی لە شوێنی خۆیان دانیشت وایە؟ نەخێر نابن هەستنە سەر پێ بۆی نەکەونە ناو ئاوەکە ئافرین یەک چەبرێک قایمی بۆ لێبەر هەر بژین ئافرین هەنێ دلێر چۆنی؟ باشی؟ لە پۆلی چەنی؟ 6 لە پۆلی 6 ئافرین زۆر زۆر باش هەنێ؟ تۆ حەزەکەی گەشتیار بێتە دوکان؟ بۆچی حەزەکەی؟ چونکە دوکان بە خزمدۆز ناسراوە وایە ئێرە بە شوێنێکی گەشتیاری ناسراوە بۆیە پێویستە گەشتیاران ڕووکەنە ئێرە هەم بۆ داهاتووی گەشتیاری ئێرە زۆر باشە زیاتر شوێنەکەمانە ناسرەیە بۆ داهاتی خەڵکەکەشی زۆر باشە وایە؟ ئافرین تۆ پێ خۆشە ئاوە بەردەوام گەشتیار بێنە ئێرە؟ بەڵێ بەس بە شتێک بەس ئەگەر شوێنەکەمان بۆ پیس نەکەنەوانێ و پیسی نەکەنە ناو ئاوەکەوانێ و ژینگە بپارێزین ئافرین زۆر زۆر ڕاستە بۆیە پێویستە گەشتیاران کە هێنە ئێرە ئەبێ پاک و خاوێنی ئێرە ڕاگرن وایە؟ هەر بژیت ئافرین یەک چەبڵێک قایمی بۆ لێبەر هەنی یاری چۆنی؟ باشی لە پۆلی چەنی؟ لە پۆلی 4 ئافرین بەو هیوایم کە خۆناغەکانی خوێندن بە باشی ببریت و لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باشە؟ هەنی ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ؟ دەی وێنە دەکەم وێنەی جوان وێنەی ئەستێرە و ئاسمان وێنەی دەفتار و قەڵام وێنەی قوتابخانەکەم وێنە دەکەم وێنەی جوان وێنەی ئەستێرە و ئاسمان وێنەی دەفتار و قەڵام وێنەی قوتابخانەکەم
خانەکەم وێنەی قوتابخانەکەم وێنەی قەڵباز و ڕووبار وێنەی من و ڕوودار وێنەی جیای باڵابەرز وێنەی دنیای هەرچوار وەرز وێنەی بریسکە و باران وێنەی هەموو نیشتیمان هەموێنەی نیشتیمانە و شیرینترا لەگیانم شیرینترا لەگیانم. ئافرین یەکەم ڕێکخانی بۆ لێبەر هەر بەشی ئافرین هودا باڵێ چۆنی باشم باشی باڵێ لە پۆلی چەندی هودا پۆلی شەشم لە پۆلی شەش ئەی باڵێ. ئافرین زۆر باشە هودا باڵێ باشە ئێرە شاخێکی زۆر بەرزی لێیە ئەو شاخە ناوی چییە؟ شاخی سارا ئافرین شاخی سارا شاخی سارا شاخێکی زۆر بەرزە وایە باڵێ ئەکەوێتە کۆوە ئەکەوێتە دەسە چەپی منەوە وایە باڵێ تۆ چووی بۆ شاخە باڵێ خۆشە زۆریش ئەی حەزەکەی گەشتیارە ڕووبکە ناوێ باڵێ زۆر باشە کەواتە پێویستە ئەو کەسانەی کە ئەم ناوچەیان بینیوە بزانن کە شاخی سارا شاخێکی زۆر بەرزە و لێرە شوێنێکی گەشتیاریە ڕووبکە ناوێش وایە باڵێ ئافری یەک چەپ لە بۆ دایگیان لیا چۆنی باشم باشی بەڵێ ئافرین لیا لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 لیا تۆ حەزت لە وەرزش و شتەیە بەڵێ چ جۆرە وەرزشیە وەرزشی تۆپی بالا تۆپی بالا بەڵێ من بیستومە ئەڵێن لە دوکان ژمارەیە یانەی زۆر باشی تایە وەکو یانەی باسکە بالا تۆپی پێ هەروەها مەلەوانی شوایە بەڵێ پاسکیل سواری شەکەن وایە بەڵێ ئەی باشە تۆ تا ئێستا چوویتەتەوە یانانەوە بەشداری بکەی بەڵێ بەڕاستە بەڵێ تا ئێساش بەردەوامی نەوەڵە ئەی حەزەکەی بەردەوامی بەڵێ دەکەواتە ئەو کاتانی کە پشوتە و کاتی خوێندنت تەواو بێ و کاتی زیاترێ هەیە بەشداری بکە باشە بەڵێ ئافرین یەک چەپڵی بۆ لێبان ئافرین لیاجان هەر بژی هەنی بەختیار چۆنی باشم باشی بەڵێ لە پۆلی چەنی هەنی 6 لە پۆلی شەش ئەی ئافرین هەنی بەڵێ باشە ئێرە ئاوەکەی دوکان بەڵێ چ شتێکی تایە بەڵێ بۆ خواردن ببێ ئاوی دوکان ماسی ماسی ئافرین ئێمە پێویستە ماسی بخۆی وایە بەڵێ بۆچی لەبەرەوەی ڤیتامینی تایە ئافرین ڕاستەکان ڤیتامینی تایە خواردنێکی بەسوودە بۆیە پێویستە ئێمە ئەو خواردانە بخۆی کە سوودی هەیە بۆمان وایە بەڵێ تۆ ماسیە خۆی بەڵێ زۆر بەڵێ ئافرین لە قوتابخانە باشی زۆر ئافرین بەوی وایە بکە لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ قسمەتی نیشتیمانەکە و باشە باش ئافرین هەنی بەڵێ ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ نەوەڵە نازانی نە ئەی ئەزانی بڵێ زیتەڵا بەخێر بی بۆ دوکان بەڵێ ئادی بیڵێ دیتەڵە بەخێر بێ بۆ دوکان زۆر سپاسەنی گیان زۆر مەمنون یەکتە بڵێ قایمی بۆ لێبان هەر بژی ئایا دریس بەڵێ پەیامە هەیە بەڵێ ئەدی پەیامەکە و چییە؟ سەرەتا سپاس بۆ قوتابخانەی شەهید عەبدوڕەحمانی بنەڕەتی هاوڕێی مناڵان پەیامێکم هەیە بۆ ئەوانەی کە ژینگە ناپارێزن تکایە ژینگەکە بتان پارێزن ژینگەی ئێمە بە یاخوتی خۆتان بێ بیپارێزن لەبەر ئەوەی بۆی ژینگەکەمان جوان پارێزین لە کاتی ڕۆشن بۆ مەلەش قەدەغەیە بۆ ئەو کەسانی کاتی مەلە نازانن بڕۆن مەلە بکەن تکایەش پێتان ئەڵێم لێرەوە ئەوەی کاتێ ژینگەکەی ناپارێزی تکایە باگوێ لەوە بگرە و ژینگەکەی پاکاتەوە یەکەم جار ینی چۆن ینی دەوروبەرەکەی پاکاتەوە نەیەڵێ زبڵوخە خۆش ینی شت کەوێتە سەر زەویەکەی زۆر سپاس ئافرین یەکتە بڵێ قایمی بۆ لێبان ناڵە عەزیزەکان بەڕاستی من زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە لەبەرەوەی ئێوە زانیاری زۆر بەسوودان پێبەخشیم ئەمڕۆ هەروەها ژمارەیە گۆرانی زۆر خۆشیشان بووتم کە تا ئێستا نەمزانیم نەمبیستە بوو زۆر سپاس بۆ مامۆستاکانتان کە فێریان کردوون بۆیە داوا لەو مناڵە عەزیزانە ئەکەم کە بەرنامەکەی ئێمە بین و لە ڕێی بەرنامەکەی ئێمەوە ئەم ڕێنماییانەیان گوێ لێ بوو بێ لەبەرەوەی ئەم مناڵە عەزیزانە ڕێنمایی زۆر جوان و بەسوودیان بەخشی بە ئێمە بۆیە کاتێک کە هاتن بۆ دوکان
بۆ گەشت هەرگیز نەکەن ئەو ڕێنماییانە لەبیر بکەن لەبەرەوەی دوکان شوێنێکی گەشتیاری خۆشە پێویستە بیپارێزین پێویستە نەچینە ناو ئاوەوە پێویستە گرنگی بین بە جوانی کوردستان پێویستە سروشتە جوانەکەی نەشێوین نەڵازیزەکان هەتا کاتێکی تر و بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرێم خواتان لەگەڵ وحەفیز خواتان لەگەڵ